إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، باشترين كلامي خواي پروردگارە و باشترين ڕێبازی محەممەدی مختارە صلى الله عليه وسلم، و خراپترین ڕێباز و ڕێچکان هەر ڕێگایەک و هەر ڕێبازێکە پێچەوانەی ڕێبازی خوا و پێغەمبەرەکەی خوا بێ صلى الله عليه وسلم. هەر لادانێک هەر پێچەوانەیەک بۆ ئەو ڕێبازە بێگومان نەکبەتی و سەر لێ شێوانە لە دنیا و خاوەنەکانیشیان بەدبەختە بن لە قیامەتە لە ئاگری جەهەنەمە. ئیماندارانی خۆشەویست، لە باسەکانمان دەربارەی ژیاننامەی پێغەمبەر صلی الله عليه وسلم وتمان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سوودی لە کاتەکان و مەواسیمی حەج وەرئەگرت، حەج و عومرە، بۆ ئەوەی ئاینی خوا بدا بە گوێی هۆز و تیرەکانی عەرەبە، بیدا بە گوێی کەسایەتیەکانی عەرەبە یان غەیری عەرەبیش ئەوانەی کە ئەهاتن بۆ حەج و عومرە لەو سەردەمە. بەڵام وتمان خوتە و پلانەکەی گۆڕی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمجا دانە دانە عەشرەتەکان خۆی ئەچوو بۆ لایەن لە شوێنەکانیان، و جاری واش هەبوو بۆ تەنیا نەفەرەکانش قسەیە کرد و ئیسلامی ئەدا بە گوێیانە، و داواشی لێ کردن ئەگەر بەهێز بوایەن کە پەنای بدەن بۆ ئەوەی بانگی خوا لە لای ئەوان ڕابگەێنێ. وتمان لەو کۆمەڵە هەوڵەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دای هەوڵێک بوو لەگەڵ 6 گەنجی خەزرەجی خەڵکی یەثرب کە لە پاشان ناو ئەندرێ مەدینە. پێغەمبەر صلی الله عليه وسلم قسەی بۆ کردن، ئەوانیش زۆر بە خێرایی قبوڵیان کرد و وەریان گرت. هۆکارەکەشی ئاماژەمان پێ کرد بۆ ئەوە ئەگەڕێتەوە زیاتر ئەوان جوولەکە لەلایەن بوو، ئەخباری دینەکانی خۆیان بیست بوو، و مژدەی پێغەمبەری تازەشیان لە زمانی عولەمای جوولەکەەوە بیست بوو کە پێغەمبەری ئاخر زەمان نزیکە بێت، و جوولەکە هەڕەشەشی ئەکرد، دەیوت ئەگەر ئەو پێغەمبەرە بێ ئێمە شوێنیەکەوین و واتان پێکەین. ئەوە بۆ هۆی ئەوەی کەوا ئەمان زووتر دین وەربگرن. ئەو 6 گەنجە ئەسعەدی بنی زورارە، ڕافعی بنی مالک، قوتبەی بنی عامر، عوقبەی بنی عامر، عەوفی کوڕی حارث لەگەڵ جابری کوڕی عەبدوڵڵایە، ئەمانە هەمویان لە تیرەی خەزرەج بوون کە تیرە گەورەکەی مەدینە. ئەمانە ڕۆشتنەوە ساڵی داهاتووی حەج هاتنەوە بۆ حەج، بەڵام ئەمجا بە 12 کەسەوە هاتنەوە. ئەمجا بوون بە 12 کەس و هاتنەوە لە عەقەبە، شوێنێکە لە مەککە دەوروبەری مەککە. لەوێ لە کاتی شەوە بە نهێنی گەشتنە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. 12 کەس. ئەو 6 کەسەی کە باسمان کرد تەنها جابری کوڕی عەبدوڵڵا نەبێ کە غائب بوو، وا دیارە مەجالی نەبووە بێت، چونکە لە دوای ئەوە جابرێکێکە لە سەحابە گەورەکان و لە زۆربەی غەزا و لە زۆربەی مەواقیف و هەڵوێستەکانە لەگەڵ پێغەمبەرایە صلی الله عليه وسلم، بەڵام لەمەیە ئامادە نەبوو. جگە لە جابر ئەو 5 و لەوانەش کەسانی تر زیادی کرد، ذەکوانی بنی عەبدولقەیس، عوبادەی بنی سامت، ئەمانە هەر خەزرەجین، یەزیدی بنی ثعلبە ئەوش خەزرەجیە، عەباسی بنی عوبادە ئەوش خەزرەجیە، بەڵام ئەمجا دوانی تر زیادی کرد لە تیرەکەی تر، لە تیرەی ئەوس
أويش أبو الهيثم بن تيهان عويمي بن ساعدي أوسي. طبعا ما أود رخاك أم ششگنجا تنها بتيركي خوان ونوستاون بلکو لو ساعة كميك في غمر صلى الله عليه وسلم باسي إسلامي بوكردن بيان دركوت كديني إسلام ديني چينايتينية ديني عشرتايتينية چونك أوتا لعشيرتي برانبريش كأوان لقل أم عشرتا شر كشتاركي 100 صالة لنواني أنا هيا يستل أوانيش مسلمان بو هاتو بو لاي في غمر إخوة صلى الله عليه وسلم. أما أود رخاك أم جنجانا روحي چینایەتیان تیانە ماوە کە زۆر خەتەرە لە هەر مسلمانێکە هەبێ بەڕاستی. يعني هەر مسلمانێک ئەگەر عشیرەت و تیرە و قەوم و نازانم چی بخاتە سەر دین ئەوە نەکبەتیە و لە دین تێنەگەشتووە. ئەگینا لە ئیسلامە لە ئاینی پیرۆزی ئیسلامە ئێمە هەمومان کوڕی ئادەمین و ئادەمیش لە خۆڵە. باسی زوڵم و ستەم ناکەم. زوڵم ئەگەر هەر کەسێ زوڵمی لێکرا غيري قومك خوشت بيتو هل ابي بالپشتي بي اترغر قومك خوشت بي او دو جار ابي بالپشتي بي چونك هم خزمتو هم ظلمشي لكرا بلام اگر هر كسي قومك ظالم بو نبي ام لقال انا ابي وابي برانبريان بوستيتو ديارا خزرجي كان دكسن واوسي كان يجدو كسن هاتون تخزمتي في غمر صلى الله عليه وسلم گرنگي شك كابراي اوسي دين ور بگري لكابرايكي خزرجي امش زور گرنگه يعني ام دو گنجا دينكيان لكي ورگردو لخلكانك برانبري خوان يعني لعشرتكي كدجمني انا امش بلغي اويا كوا روحي چينايتي لناو ام گنجانيا كم بو امش زور بسوده بو ديني اسلام ام جا خوش يسكان پیغمبري خوا صلى الله عليه وسلم كلغل انا كو ابيتوا ديار اما مجديكي خوش بو پیغمبري خوا صلى الله عليه وسلم لما وي صالكا جماري مسلمانان لە یەثریبە بەرەو زیادبوون ئەچێ و ئەمەش ئومێدێکە کە مسلمانان داهاتویان هیجرەت و کۆچ بکەن بۆ ئەو شارە و ئەو شارە ببێتە نەواتێک بۆ بڵاوبوونەوەی ئاینی پیرۆزی ئیسلام. جا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵیانە دائەنشێت و هەندێک شتیان عەرزەکات یعنی هەندێک فەرز و واجباتی ئەو سەردەمەیان عەرزەکات طبعا بەتەدەڕوج چونکە پلە پلە و تەدەڕوج لە ئاینی پیرۆزی ئیسلامە زۆر گرنگە يعني پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر گرنگی داوەتە پلە پلە حتا بۆ نمونە ئەوە لە زیاد لە مەسەلەی عەرەقات دەرەکەوێ کە عەرەق بە پلە پلە حرام کرا و هەروەها زۆر شتی تریش لە ئیسلامە لە واجبات و لە سنەتەکانیش بە پلە پلە هاتووە. لێرە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە جاریەکەم شتێکی وای بۆ باس نەکردن بۆ ئەوەی دین لەسەریان قورس نەبێ بەڵام ئەم جارە هەندێک شتی تریان بۆ باسەکات کە بڕێ خاڵی زۆر زۆر گرنگن وەکو ئەتوانی بڵێ خاڵی ئەساسی لە پێگەیاندنی کەسایەتی مسلمان یعنی خاڵەیەکی بنەڕەتی بۆ پێگەیاندنی هەموو کەسایەتێکی مسلمان ئەم خاڵانە زۆر زۆر گرنگن کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆیانی باس کرد. ئەویش عبادەی کوڕی سامت ئەیگەڕێتەوە کە یەکێکە لەوانەی لەو وەفدەیە بەشداریان کردووە ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێ لەگەڵمانە کۆ بوویەوە ئەم بەیعەتەی لێوەرگرتین یعنی پەیمانی لێوەرگرتن لەسەر ئەم خاڵانە و ئەم پەیمان نامەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ ئەو گەنجانەیە ئەنجامێدا پێی ئەوترێ پەیمان نامەی عەقەبەی یەکەم چونکە بۆ ئەوتری عەقەبە چونکە لە شوێنی عەقەبەیە بۆ ئەوتری یەکەم چونکە پەیماننامەیەکی تر هەیە زۆر گرنگ کە ساڵی داهاتوو ئەنجام ئەدرێ لەگەڵ کۆمەڵێکی زۆر لە مسلمانانی مەدینە. لەبەرەوە ئەمە ناونرا پەیماننامەی عەقەبەی یەکەم ئەوەی تر پێی ئەوترێ پەیماننامەی عەقەبەی دووهەم. لە پەیماننامەی عەقەبەی یەکەمە وەکو عوبادەی کوڕی سامت ئەیگەڕێتەوە فەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم بەیعەتی لێوەرگرتین لەسەر ئەم خاڵانە کە زۆر گرنگن بۆ پێگەیاندنی کەسایەتی مسلمان. یەکەم ئەللا تشركوا بالله شيئا نابێ هاوبەش بۆ خوای پەروەردگار بڕیار بدەن بە هیچ شێوازێ. زۆر گرنگە خۆشەویستەکانم زۆر گرنگە ئینسانی مسلمان کاتی ئەبێتە مسلمان لەم خاڵە تێبگا خاڵێکی زۆر ئەساسیە بەبێ ئەمە تۆ مسلمان نیت
بەبێ ئەمە تۆ مسلمان نیت. زۆر پێویستە هەموو مسلمانە لەم زەمانەشە ئەم خاڵە بزانێ. ئەویش ئەوەیە کە ئینسان خوا خەڵقی کردووە، ئەبێ قەناعەتت دوا بێت تۆ و هەموو ئەم بوونەوەرە خوا خەڵقی کردووە و ئەبێت تۆ خوا بپەرستی و هاوبەشی بۆ بڕیار نەدەی، هیچ شتێک نەکەیتە هاوبەشی خوا. ئەمە عەقیدەی صحیحە. ئەم عەقیدە و بیر و باوەڕە ئەگەر نەبێ تۆ مسلمان بوونەکەت هیچ. بەس ئەبێ خوا بپەرستی و شەریکی بۆ قەرار نەدەی و ئەبێ بەرنامە و پەیڕەوت تەنها لە خوا وەربگری. ئەمەش خاڵێکی زۆر زۆر گرنگە، لە زۆر شوێنی قورئانە ئاماژەی پێکراوە و ئەبێ بەرنامە و پرۆگرام و ڕێبازی خوا بەی بەسەر هەموو ڕێبازەکانی ترە. ئەوانی تر هەمووی ئیهمالکەی، تەنها هی خوای پەروەردگار وەربگری. ئەمە خاڵێکی زۆر گرنگە خۆشەویستەکانم. زۆرێک لە مسلمانانی ئێمە ئێستا لەوانەیە جمعە و جەماعەتیش بکەن، بەڵام ئەم خاڵەیان تیا نییە کە ئەساسی خاڵەکانە کە تیاتشانە بوو ئیتر تەواو باقی شتەکان هیچ سوودی نییە. باقی شتەکان هیچ سوودی نییە. عەقیدەی صحیح، بیر و باوەڕی ڕاستەقینە زۆر گرنگە بۆ تۆی مسلمان کە تۆ هیچ کەسێک نەکەیتە شەریکی خوای پەروەردگار. تۆ ئەگەر عەقیدەکەت تەواو بێ قەت ناڕۆی خوا پەنامان بدا لە کتێبی پەروەردەی پۆلی دەی مەکتەبە برگەیەکی تیا بێ شعری هەر کەسێکە یان چۆنە هەر چۆنێکە تۆ لەیا بڵێ من لە ڕۆژێکا 3 جار حاشا لە محەممەد دەکەم. طبعا ئەمە لەوێ هەبوو ئەڵێن لە ساڵی 2007 لەو هینە هەیە لەو بەرنامەیە هەیە. طبعا لێ ڕجەی خۆشێتی کە سوپاسی وەزارەتی پەروەردە بکەین کە بڕیاریدا ئەوە نەمێنێ، ئەمەش حەق خۆیەتی و دەستخۆشیان لێکەین، بەڵام کێشەکە لەوایە ئەی چۆن تا ئێستا بووە، کێ ڕازی بووە ئەوە بڕاتە ناو ئەو منهەجەوە. یا دوێنێ لە ڕۆژی ئاڵا مناڵان کۆ بکرێنەوە ئاڵای کوردستان دابنرێ و مناڵان بە دەوریا کشتان بینیوتانە لە کورتە ڤیدۆیەکە بڵاوە بێتەوە لە مەکتەبێک لە مەکتەبەکان، مناڵان هەمووی وەکو لاتۆ عوزای جاران سوژدە بۆ ئاڵا ببن. طبعا ئاڵا خۆی پەڕۆیەکە قەومێک یان کۆمەڵە خەڵکێک لەسەری هینە بن کە ئەم ئاڵایە ئاڵای ئەم نیشتیمانەیە یا ئەو کۆمەڵە خەڵکەیە ئەو تیرە و هۆزەیە. ئەمە ئاڵای کوردستانە. ئاڵای کوردستانیش کاتێک ڕێزی هەیە، یعنی ڕێزە ئەگەر نەبێتە شەریکی خوا، جا ئەگەر تۆ سوژدەی بۆ ببیت و مناڵ فێرکەی سوژدەی بۆ ببە هیچ بەداخەوە. نازانم چۆن ئەم شتانە قبوڵەکرێ لە پەروەردە. نازانم لە ناو حکومەتێکا کە حکومەتی مسلمانانە و زۆرینەی مسلمانان نشتیوات چۆن قبوڵەکرێ. ئەمە دلیلەوەیە کە ئیدارەی مەدرسەکە خەلەل هەیە لە عەقیدەکەیە. مامۆساکان لەوێ معقولە لەو مەکتەبە مامۆسایەکی ئیمانداری تیانە بێ بڵێ ئەمە شتیوات چۆن قبوڵەکەن. معقولە مشریفەکان، معقولە پەروەردە، مەسەلەیەکە زۆر خەتەرە. ئەمە دلیلە لەسەرەوەی عەقیدە تەواو نییە، خەلەل لە عەقیدەیە هەیە. چۆن ئەبێ سوژدە ببرێ بۆ ئاڵا یا ببرێ بۆ مرۆڤ یا ببرێ بۆ نازانم تشتیوات چۆن ئەبێ. ئێمە خوای تەعالا فەزلی داین بەسەر هەموو قەومەکانی ترە کە شەریک بۆ خوا قەرار نادەین. هیچ کەسێ ناکەی ناوبەشی خوا. سوجدە، ڕکوع، ئەمانە هەمووی شایستەی خالقن، بۆ پێغەمبەر دروست نییە. کابرا بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مەدحێکێکە ئەڵێ ئێمە پێغەمبەرێکمان تایە ئەزانێ بەیانی چی ڕۆدا، فەرمووی ئەو قسە مەکە، من نازانم بەیانی چی ڕۆدا، بەس خوایە ئەزانێ بەیانی چی ڕۆدا، بۆیە ئەو قسە دووبارە مەکەرەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ خۆی ڕازی نابێ. لە حەدیثێکە ئەفەرمێ ئەوەنە گەورە مەکەنەوە زیاد لە حەد وەکو چۆن مەسیحیەکان، ئەوانەی کە ئەنوت ئێمە مەسیحین نەسارا عیسای کوڕی مەریەمیان ئەوەنە بەرز کردەوە وتیان کوڕی خوایە. من وا پێ مەکەن، لا تطرونی کەما ئەطرەت النەسارا عیسى بن مەریەم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕازی نەبووە خەڵک بڵێ بە قەبری باوکم، بەسەری باوکم. ئەمانە کە سوێنێلێکن تا حەدێک مەسەلەن ناگاتە پلەی شرکی گەورە، ئەمە شرکی بچووکە. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی هەر کەسێ سوێنی خوارد بەس تەنها بە خوا سوێن بخوا یا بێدەنگ بێ. لەبەرەوە خۆشەویستەکانم نابێ ئینسانی مسلمان خەلەل لە عەقیدەکەیە هەبێ. جا ئەمە خاڵی یەکەمە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم گەنجانە فێرەکە. ئەمە خاڵی یەکەمە. طبعا بۆ ئەو بابەتش کە باسێکەم داوام وایە ئەو کەسانەی کە لە حکومەتی هەرێمی کوردستان کە ئەگەر خۆی بە براگەورەی ئەم ملەتە ئەزانێ کە ملەتێکی مسلمانە و لە 1970
خۆیان ئەڵێن بەسەرەوە مسلمانە ئەبێ محاسبەی ئەو کەسانە بکرێت کە ئەو ئیشیان کردووە. ئەوە زۆر گرنگە. چۆن ئەمەکەی تریان پی نەکرد ئەویشە بێ پی نەبکەن بۆ ئەوەی ئەم ملەتە دڵی بە ئاڵای خۆی خۆش بێ، دڵی بە ملەت و حکومەتی خۆی خۆش بێ. ئەگینا لە ڕاستیە ئیتر دوایی ئەگەر ئەمە بڕوا بەسەریاوتیە بپەڕێ دوایی لۆمەی ئەوە نەکەن کە بەیانی خەڵکانێک هەبێ هیچ ڕێزێ بە ئەو ئاڵایە دانەنەنا بینیتان خەڵکانێک هەبوو خسیانە ژێر پێ ئەوە هۆکاری بۆچی ئەگەڕێتەوە بۆ ئەوە ئەگەڕێتەوە ئەو ئاڵایە کاتێ پیرۆزە ئەگەر حکومەت ڕێز لە عەقیدە و بیر و باوەڕێ ئەو ملەتە بکرێ و ئەو ملەتە خزمەتکە ئەگینا دوایی خەڵکانێک دروستە بن ڕێزی لێ ناگرن ڕێزی لێ ناگرن. خاڵی دووسێ خاڵی تریش باسەکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵیانە ئەفەرمێ دوای ئەوەی ئەفەرمێ شەریک بۆ خوا قەرار نەدەن بە هیچ شێوەیەک ئەمجا ئەفەرمێ دزی مەکەن. تەماشاکەن خۆشەویستەکانم دزی مەکەن. خاڵی دووەم چونکە دزی ئیتر سەرەکێشێ بۆ شتی تر ولا تزنوا داوێن پیسی نەکەن ولا تقتلوا ئەولادەکم مناڵەکانتان نەکوژن لە ترسی برسێتیە لە ترسیەوەی کە وەڵام من ناتوانم پەروەردەیەکەم مناڵ جاران مناڵ هەروە زیندوێتی ئەیان کوشت ئێستا بە زیندوێتی نایکوژن یعنی بە لەدایک بوون ئەیان کوشت کچ وایە ئەیان کوشت زینە و چاڵیان نەکرد ئێستا ڕێگای تر پەیا بووە هەر جارێکان دوو مانگ و سێ مانگ و چوار مانگە لەسکی دایکە دەرزێکی لێدەن لە بارێخەن طبعا ئەویش هەر کوشتنە قەسەم بەخوا هیچ فەرقێکی نییە لەگەڵ ئەو کوشتنەی ترە بەس چی ئەو مناڵە لە ناو سک دایکە و شاری هاتووە وها لە دەرەوە هیچ فەرقێکی نییە مناڵە تەواو تازە بووە یا لە ئەوڵە مەیڵە مناڵ ببێ یا بوو تازە نابێ لە باری بخەی بە هیچ شێوایەک. ئەمجا ولا تأتوا ببهتان تفترونه بين أيديكم وأرجلكم ئامان ئاگاتان لێبێ بوختیان بۆ هیچ کەسێک هەڵمەبەسن خەڵکانێک ئاگایان لە خۆیان نییە تۆ تهمەتی داوێن پیسی ئەدەیتە پاڵیان. ئاسێت کە ئەمە ئەمڕۆ لەم زروفەی خۆمانە چەند زۆرە ئەڵێ کابرا هەر بە زەلامێک دوو جاردای بە کۆڵانێکە یەکسەر بوختیانێکی بۆڵە بەس ئافرەتێک مەسەلەن بە شێوەیەک بوختیانی بۆڵە بەسن طبعا لەم گەڕەکەی خۆمانە زۆر ئەم شتە هەیە بۆیە باسیەکەم و تەکیدی لەسەرەکەم بیستمە تۆ خەبەر ئەگا پێم لە هەر لەم کۆڵانانەی لای خۆمانە جاری وا هەیە بوختیان بۆ ئافرەتێکە لە بەسرێ جاری وا هەیە کەسێکی خزمی خۆی بامێکی یا خاڵێکی ڕاتە ماڵ بوختیانی بۆڵ پیاوێک ڕۆی ماڵیانەوە طبعا ئەوە زۆر خەتەرە تاوانی زۆر زۆر گەورەیە لەگەڵ ئەخلاقی مسلمانە بە هیچ شێوەیەک ناگوجێ لەگەڵ ئەخلاقە سەرەکیەکانە سەرەتایەکانە کە بنەمای کەسایەتی مسلمانی لەسەردا ئەمەزرێ. ئەمجا خاڵێکی زۆر گرنگیان فێرەکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ ولا تعصوني في معروف پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ بە هیچ شێوەیەک ئێوە ئەوەی مسلمان بێ نابێ معسیەتی پێغەمبەر بکات صلی الله علیه وسلم بەڵام نقطەیە مهم ئەخاتە پاڵی ئەفەرمێ لە معروفە لەو شتانەی کە شەرعین لەو شتانەی کە لەگەڵ شەرعا گونجێن کە خوا ئەفەرمێ خۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم هەرگیز شتێک ناکا کە خوا نەفەرمێ ئەو پێغەمبەری خوایە و بدینی خوا بە جوانیش ئەگەیەنێ ئەی بۆ وا ئەفەرمێ بۆ ئەفەرمێ ولا تعصوني في معروف هەنەی فەرمووە ولا تعصوني خۆ بیفەرموایە ولا تعصوني زۆر تەواو بوو بەس ئەفەرمێ في معروف بۆ ئەوەی فێرمانکە هیچ کار بەدەستێک لە دوای پێغەمبەر صلی الله علیه وسلم حتى أبو بكر حتى عمر حتى عثمان حتى علي و ئەوانەی پاش ئەوانیش و هیچ عالمێک هەر لە عولەمای سەحابەوە حتى ئەگاتە عولەمای ئێستا نابێ ئینسان گۆڕایەڵی ببێ بڵێ وەڵام من گۆڕایەڵی ئەوم ئەگەر شتی ناشەرعی بڵێ. ئەمە فێرکردنە بۆ ئێمەی مسلمان هەر کاتێ هەر کار بەدەستێک هەر کار بەدەستێک چەندێ پلەپایە بەرز بێ و هەر عالمێک و هەر مەلایەک و هەر زانایەک چەندێ پلەپایە بەرز بێ شتێکی ناشەرعیان وت تۆ تەنها لە تاعەک لە معروفەکەی بە قسەیەکەی لەوەکەی ترا بە قسەی ناکەی و ئەڵێی من معسیەتت دەکەم مەقسەد ناکەم. ئەمجا لە کۆتاییە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر ئەم خاڵانە سیرکەن چەند بە کورتی و چەند بە کورد یعنی وەکو بڵێ وە کورتی وە کوردی جا بە کورتی و بە عەرەبی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەند خاڵێکە تر زۆر نییە بۆ ئەوەی هەمویان لەبەریکەن و هەمویان جێبەجێ بکەن و ئەگەر جێبەجێ بکەن ئیتر کەسایەتی تەواوی مسلمانان بۆ دروستە بێ. فمن وفى منكم فأجره على الله ومن أصاب من ذلك شيئا فعوقب به في الدنيا فهو كفارة له. هەر کەسێ ئەگەر ئەمانە جێبەجێ بکە ئەوە ئەجر و پاداشتەکەی لەکوێیە خۆشەویستەکانم یعنی ئەجر و پاداشتی ئەمانەی کە هاتوون بەیعەت بە پێغەمبەر دەدەن صلی الله علیه وسلم لە کاتێکە پێغەمبەر زۆر پێویستی پێیانە بەڵام ڕاستیەکە خاتە بەرچاویان ئەجر و پاداشتی ئێوە ئێستا هەرچی حزبی دنیایی هەیە
هەرچی ئەم ئەحزابانە هەیە لە دنیاە کە خەڵک بانگەکەن بۆ لای ڕێبازەکانیان یەکسەر ئەڵێ ئەگەر تۆ هاتیتە ناو حیزبەکەمەوە بووی بە ئەندام من ئەمەت بووەکەم ئەمەت بووەکەم ئەمەت بووەکەم یعنی شتی دنیایی پارە دەسڵات ئەمن و ئەمان دنیات بۆ ئەڕازێنێتەوە نایە لێ نازانم چی بین یعنی ئیتر ئەو شتانەی کە لە دنیا هەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمەی پێوتن بەرنامەی ئیسلام جیاوازە لەگەڵ هەرچی حزبی دنیایی هەیە زۆر جیاوازە هیچ وعدێک نییە ناتوانیە وعد بدا پێغەمبەر صلی الله علیه وسلم بە یەکدان خۆ لەوانەیە دەسڵات و پارە و نازام چیش دەستکەوێ لەوانەیە ئەمانە دەستکەوێ لە داهاتووە بەڵام وەکو وعد پێغەمبەر صلی الله علیه وسلم ناتوانێ بیدا یەک وعدەدا ئەگەر ئێوە ئەمانەتان جێبەجێ کرد تۆ ئەبێ چاوت لە یەک شوێن بێ نیشتمانە ڕاستەقینەکەت کە بەهەشتە هەر کەسێ ئەمانە جێبەجێ بکە پاداشتی لای خوای پەروەردگارە کە بەهەشتە بەس هەر کەسێ ئەمانە جێبەجێ نەکا یان یەکێ لەمانە جێبەجێ نەکا لەوانەیە خوای تەعالا يعني مثلا یەکێک ئەگەر دزی کرد یان یەکێک ئەگەر زینای کرد جگە لە شیرکەکە چونکە شیرکەکە لێخۆشبوونی نییە خوای تەعالا لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ إن الله لا يغفر أن يشرك به خوای تەعالا بە هیچ شێوەیەک ڕازی نابێ کەس شەریکی بۆ قەراردا بەس جگە لەوە ويغفر ما دون ذلك لمن يشاء ئەگەر خوای تەعالا ویستی لەسەر بێ لەوە کانی ترە ئەگەر ئینسان تووشی گوناحی دزی هات یا تووشی گوناحێکی ترا لەمانە ئەگەر تۆبەی کرد لەوانەیە خوای تەعالا لێی خۆش بێت تۆبەکەی قبوڵکە لەوانەشە خوای تەعالا عقوبەی بدا لەسەر ئەو گوناحەی کە کردوێتی دوای ئەوە لێی خۆشە بێت جارێکی تر جا ئەمە زۆر گرنگە ئینسانی مسلمان بیزانێ ئەمە بەیعەتی یەکەمی عەقەبە بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو 12 سەحابە وەریگرت تەماشاکەن خۆشەویستەکانم ئێستا بیرێ بکەنەوە لە خوتبەکانی پێشوو قەومەکان یانوت ئەگەر ئێمە شوێن تەکەوین ئێمە پەیمانت پێ ئەدەین ئیسلام ببین و پەناتیش بدەین بەڵام بە مەرجێ لە دوای خۆت دەسڵات بۆ ئێمە بێ یعنی بە تەماحی دەسڵات پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویە لە کاتێکا کە پێغەمبەر زۆریش پێویستی پێ بە وەسع بۆ ئەیتوانی بیان خەڵەتێنێ زمانێ بیان گرێتە دەمەوە بەڵام ناکرێ ئەم یعنی شت لەسەر ڕاستی لەسەر ئەساسی ڕاستی و ڕاستەقینەی بینا ئەکرێ بە فرت و فێڵ و ئەمانە نییە لە ئیسلام ئەو شتانە نییە خۆشەویستەکانم ئێوە هاتون بۆ مزگەوت نابێ بە تەمای ئەوە بن هەر هاتن بۆ مزگەوت فەلاحە ئومێدی بێ بڵەوە ئەتە دەسەکەم بە نوێژ ئەچم بۆ مزگەوت بەشکوتر خوا باران بارێنێ نابێ بە تەماحی بارانەوە بێ بۆ مزگەوت کابرا دڵی هاوە کچێکەوە هەرچیەکە باوکی کچەکە پێی نادا ئیتر دەسەکە بە نوێژ ئەڵێ با نوێژەکەم و شەو نوێژیەکەم بەڵکو خوا دڵی باوکی نەرم کاو کچەکەم بدەنێ نابێ بە تەماحیەوە نوێژ بکەی ئەگەر بەو تەماحانەوە نوێژ بکەی ئەو نوێژانەت هیچە ڕۆژوو بە تەماحەوە بیکە هیچە زەکات بە تەماحەوە بیدەی هەنێک کەس لەوانەیە زەکات بۆیە بدا بێژە پارەکەم بەرەکەتی تێ بکەوێ ڕاستە زەکات بەرەکەتە خاتە ناو پارە بەس تۆ نابێ بەو تەماحەوە بیکەی تۆ ئەبێت تەنها یەک مەبەستێک پاڵت پێوە بنا کە هاتووی بۆ مزگەوت کە ڕێیخوا ئەگریتە بەر ئەویش ئەوەیە کە بەهەشت إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة يك يعني خواي تعالى مال ومنال وهمشتك لإماء سينته يك پاداشتی بۆ داناین ئەویش چییە ئەویش بریتە لە بەهەشت یا ڕەبی خوایە ڕەحمان پێ بکەی هیدایەتمان بدەی نوری ئیمان بخەیتە دڵەکانمانەوە یا ڕەبی خوایە بەزەید بە حاڵمانە بێتەوە بارانی ڕەحمەتمان بۆ ببارێنی بارانێکی خێر و بەرەکەت بێ بارانی خراپی و بارانی لافا و بارانی ناخۆشی نەبێ یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە بە خاتر ناوەجوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت کوردستان لە بەڵاو موسیبەت بە دوور بگرە خراپەکاران هیدایەت بدە یا ڕەب العالەمین بۆ ڕێگای ڕاست و ڕاستەقینە